کار و چالاکیە خێرخوازیەکانی دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری کەسایەتیەکانی هەرێمی کوردستان و خێرخوازان بەردەوامی هەیە. ئەمجارەش ستافی دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان توانیویانە پێشهاتنی جەژنی قوربان 200 سەبەتە خۆراک بەسەر ژمارەیەک لە هاوڵاتیانی کەم دەرامەت و خێزانە هەژار و دەستکورتەکانی شاری هەولێر دابین بکەن. ئەو پرۆژانەکە ئەنجامی دەدەین خێرخوازان هاوکار و پاڵپشتیوانی دەبن بۆ پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین. یەکێک لە پرۆژەکانی پێش جەژنی قوربان دیارە دابشکردنی سەبەتەی خۆراکە بەسەر خەڵکی هەژار و نەداری شاری هەولێر. دیار ئێمە لە گفتوگویەک لەگەڵ بەڕێز سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ کە باسمان لەوەی کرد کە خەڵکێکی زۆر هەژارمان هەیە دیارە 200 سەبەتە خۆراکی بۆ دابینکردین وەکو دەستگای خێرخوازی بەخشین کە ئێمە ئەمڕۆ دابەشی دەکەین و لێرەشەوە من سوپاسی کاوسار دەکەم کە ئەو پرۆژەی داستۆگرن. خەڵکی هەژار و نەدار گەلێک زۆرە بەڵام کارتۆنی خۆراکە نزیکەی 20 کیلۆیەک لە برنج و ڕوون و قوتی ئاوی تەماتە و کۆمەڵێک پێداویستی تێدا دەتوانن ڕۆژانی جەژن و دوای جەژنیش بتوان بەکاری بێنن نەگە لە ئێستادا خەڵکێکی بەڕاستی ناتوانانی منیشکێک دابی بکاتن خۆراکە دامیکە برنج بکرێتن بۆ ئێمە بەڕاستی ئەمە دەتوانم بڵێم هەرچەندە پێمان خۆش بە هەزاران کەس بێ بەڕاستی بەڵام ئێمە دیارە پرۆژەی ترمان بەدەستەوەیە. هاوڵاتیانی هەولێر دەستخۆشی لە خزمەتەکانی دەستگای خێرخوازی بەخشین دەکەن لە بەرامبەر هاوکاریکردنیان بە تایبەت کە ئێستا نرخی خۆراک و کەلوپەل و پێداویستیەکان بەردەوام لە بەرزبوونەوەیە و باری دارایی خەڵکی هەژار و کەم دەرامەت لەو پەڕی خراپیدایە. سوپاسان دەکەم لۆ دەستگای بەخشین هەموو سارێ یارمەتی فەقیر و هەژارانیدایە دەستخۆشیان لێ دەکەم لە کارمەندەکان و لە جەنابتان ئێستا زۆر مەمنونین کە لە ڕۆژێکی وەک ئەوڕۆ کە جژنی قوربانە هیچ شتێکمان نییە لە مارێ کە هاتینە تەلەفۆن تەلۆمەکە لۆ یارمەتی زۆر مەمنونین دوعای خێرتان و دەکەین یا ڕەبی خوا موفقەتان کە لە دنیا و لە قیامەتی خوا جەزای خێرتان بداتێت. ڕۆڵی خوا خەریان منیسی ماریان ئاوابی خوالیان بە زیادکە خوایە بۆ جێژنە سەر عالەمەیان خەنی کرد بە قوربان خوا خەری بنیسن ڕازیمە ئەمە پیاوەم زەرتە لێدەیە دوو سارە لەسەر جەیەکم دەتم پێ نییە خوانە بە کەسم نییە بەری هیچ عیبیان نیە لە خوای بە زیاد بی خوا خێری بنووسی یا ڕەبی زۆرم نەت پێیە دیکۆ مەمنون زۆر مەمنون خوا خێری بنووسی یا ڕەبی دەستگای بەخشین یەکەم جار نییە ئەوەی بکەنە نەخۆشی دریم هەیە ئاوڕێ لە نەخۆش فەقیرانە بەردەوام نەری وڵا بەردەوام زۆر مەمنونم خوا خێریان بنووسی یا ڕەبی یەکەم جار نییە. ساڵانە بەردەوام دەستگای خێرخوازی بەخشین لە کاتە تایبەتەکان و بۆنە و جەژنەکاندا هەژاران و کەم دەرامەتانیان لەبیرە و دەستی هاوکاریان بۆ درێژ دەکات ئەمە جگە لەوەی چەندین خێزانی کەم دەرامەت و هەزاران منداڵی بێباوک موچەی بەردەوامی مانگانەیان لەو دەستگایە بۆ بڕاوەتەوە. گەیلان سابیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.